هەرچەندە گیادەرمانی زانستێکی کۆنا بەڵام با پێشکەوتنی زانستی پزیشکی ئەو بوارە چۆتە دواوە. ئێستا بەسەدان دەرمانگیایی لە سەنتەر و شارەکانی کوردستان هەن بەڵام زانستی پزیشکی وەکو پێویست دانیان پێدا نانێن. لە هەنگاوێکی نوێدا لە سلێمانی کۆمەڵەی ڕۆگناسان توانیان بۆ ڕێخستنەوەی کارەکانیان و پاکردنەوەی پیشەکەیان لە کەسانی نەشارەزا و بێئەزموون لۆگۆیەک وەربگرن لەلایەن سەندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی کە لەمە دووە هەر کەسێک ئەو لۆگۆیی تەندروستی نەبێت ناتوانێت کار بکات. بەداخەوە ئاگاداریەکی زۆر دێتە لیژنەکان سەبارەت بە گرانفرۆشی، سەبارەت بە ئیشی قاچاق، سەبارەت بە شتی غەڵەت لەلایەن گیاییەکانەوە و بە ناوی گیاییەوە بەداخەوە لەگەڵ کاگاوژینە لە مانگی چواری پارێکەوە هەستین بە کۆکردنەوەیەکی داتایەکی ورد لە ناو بازار و لە شار و شارشکەکانە دەرکەوت کە بەڵێ ئەم شتە ئەم دیاردەیە بوونی هەیە و مەجموعەیەکی زۆر کەم بە ناوێکی نۆرینگەی گیاییەوە خەریکین لەم بوارەیە ئیژەکەن و ئیشی سەحی و تەندروست ناکەن. ئەوە بوو سەندیکا هەستا بەوەی کە ڕێکەوتنێ بکە لەگەڵ کۆمەڵی ڕۆگناسی و ڕێکردنەوەی ئەم پیشەیە. سپاس بۆ خوا لە مانگی شەشەوە کە دەست کرا بەم ئیشە ڕێژەیەکی قاچاق و ڕێژەیەکی زۆری ئیشی غەڵەت بەتایبەت لە ناوشاری سلێمانیا کەم بۆتەوە. مجموعەیەکی زۆریشمانێمە هەیە تا ئێستاش پابند نەبوون و پابند نابن. ئێمان بەرنامەمان کردووە و بە پێی ڕێکەوتنەکە وەک سەندیکا و وەک کۆمەڵی ڕۆگناسی ڕێکەوتین کە ئێمە لۆگۆیەک لەبەرەوەی کە هەموو ئازیزان لەبەر تەندروستی عامی خەڵکەکەمان لۆگۆیەکی هاوبەشمان دروست کردووە و ئاگاداری خەڵکەکەینەوە. ئینشاءڵڵا ڕسمی لۆگۆکەیش ئەین بە کەناڵە عزیزەکان کە خەڵکمان بۆ هۆشیارکەنەوە ئاگادارکەنەوە ئەوەی کە ئەو لۆگۆی نەبێ بە هیچ شێوازێک سەر بە مەرج و ڕێنەمایەکانی تەندروستی سەر بە مەرج و ڕێنەمایەکانی سەندیکا و کۆمەڵی ڕۆگناسی نییە. بەهۆی نەبوونی هەماهەنگی لەگەڵ تەندروستی و ڕێنماییەکان بەشێک لە گیادەرمانیەکان پیشەکەیان بەکارهێنا و گیادەرمانی هەبووە بە نرخی 500,000 دینار فرۆشراوە بێ ئەوە چارەخوازەکە سوودی لێبینی بێت. سەرۆکی کۆمەڵی ڕۆگناسانی سلێمانی دەڵێت ئەوانەی ئەو کارانە دەکەن لە دەرەوەی کۆمەڵەکەی ئەوان و خەڵکانێکن پیشەکەیان بەکارهێناوە بۆ خۆ دەوڵەمەندکردن. ئەم پیشەیە سواز بخوا هێناومانە تا ئەمڕۆ خەلەلێک ڕووی نەیاوە، کێشەیەک ڕووی نەیاوە بەهۆی ئەندامێکی کۆمەڵەوە یان بەهۆی کەسێکەوە کە چۆنەڵێ پابند بێ بە ڕێنمایەکانی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان و ئێمە حەقی ئەومان نییە لەلایەک کەسێک هەڵەیە گەکات ئەوە وەزارەتی تەندروستی لێ بەرپرسە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان لێ بەرپرس نییە چونکە ئەندامەکانی کۆمەڵە بەڕاستی پابندن بە ڕێنمایەکانی با بڵین پەیڕۆ پرۆگرامی کۆمەڵەوە پابندن بە هەموو مەرجەکانی کارکردن لەم بوارەدا. لە سلێمانی زیاتر لە 150 کەس کاری گیادەرمانی دەکەن. بەشێکیان لەژێر ڕێنمایی کۆمەڵی ڕۆگناسانن. لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانی تا ئێستا چەندی جار دەستیان بەسەر دەرمانی خراپ داگرتووە لە بەشێک لە سەنتەرەکانی گیادەرمانی و هەروەها دەرمانی قاچاق. بەچوونە ژێر چەتری وەزارەتی تەندروستیش لە ئێستا بەدواوە کارەکە ڕێک دەخرێتەوە و سەندیکای تەندروستی دەڵێت ئەوە هەنگاوێکە بۆ کۆنتڕۆڵکردنی دەرمانی قاچاق. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.